What's your name? My name's A. A for arrow, A for arrow. What's your name? My name is B. B for bicycle, B for book. What's your name? My name is C. C for cow, C for camel. What's your name? Mine is D. D for dog, D for dog. What's your name? My name is E. E for eagle, E for owl. What's your name? My name is F. F for far, F for free. What's your name? My name is G. G for dog, G for dog. What's your name? My name is H. H for heart, H for horse. What's your name? My name is I. I for ink, I for art. What's your name? My name is J. J for jump, J for jump.
so I want to work in zoo. Do you want to be a keeper? Yes, I want to feed animals and take care of them. What about you? I want to be a pilot to fly planes. Wow, impressive. What do you want to be in future, Nas? I want to be a tennis player. You practice very hard. You will become a great tennis player. Thank you. I will. كتابخانە ماڵمانە خێزانی دووەممانە کتابخانە ماڵمانە خێزانی دووەممانە مامۆستا دایک و باوکە قوتابی خوشک و برانە مامۆستا دایک و باوکە قوتابی خوشک و برانە قوتابی
سڵاو هاوڕانی خۆشەویست، من ناوم شەهیدە لە قوتابخانەی کلێڤەر نەحکومیدا دەخوێنم لە پۆلی چوارەمی سی. چیرۆکەکەی ئەو ڕۆمان لەسەر ڕازگۆییە. بەناوی خوددا دەست پێ دەکەین. هەبوو نەبوو کەس لەخوا گەورەتر نەبوو، کچێک هەبوو ناوی سارا بوو، زۆر جوان و عاقڵ بوو. ڕۆژێکیان لەگەڵ هاوڕێیەکەی دەچوو بۆ قوتابخانە. هاوڕێیەکەی ناوی هەنار بوو. هەنار بە سارای گوت: دەتوانی بەیانی لەگەڵم بێ بۆ شاری یاری؟ بەڵام هەناسە گوتی: بەبێ پرسی دایکم ناتوانم لەگەڵت بێم. چۆ کە لە قوتابخانە تەواو بوو چۆ ماڵەوە و بە دایکی گوت: دایکگیان، دەتوانم بەیانی لەگەڵ هاوڕێیەکەم بچم بۆ شاری یاری؟ دایکیشی وەڵامی دایا و گوتی: کچە جوانەکەم، ناتوانی بڕۆی لەبەر ئەوەی بەیانی باوکت لە سەفەر دێتەوە. دایکیشی هەناسەش چۆم بۆ قوتابخانە و بە هاوڕێکەی گوت: داوای لێبوردون دەکەم کە ناتوانم لەگەڵت بێم بۆ شاری یاری. بەڵام هەنار بە هەناسەی گوت: لەبەر من درۆیەک بکە و وەرە لەگەڵم. هەناسە چۆ ماڵەوە لە قوتابخانە و بە دایکی گوت. درۆی لەگەڵ دایکی کرد، گوتی: دایە، بەیانی لەگەڵ هاوڕێکەم دەچین بۆ ماڵی برادێرێکمان دەرس دەخوێنین و پێش خۆر ئاوابوون دەگەڕێنەوە بۆ ماڵەوە. بەڵام پێکەوە چوون بۆ شاری یاری و یاریان دەکرد. هەناسە لە یەکێک لە یاریەکاندا بەر بۆ ئەزێت بەدەستی گەیشت. هەنار چوو بە کارگوزارەکەی ئەوەندەری گوت و گوتی: لەوێ هاوڕێیەکەم بەر بۆتەوە لە یەکێک لەم یاریانەدا. کارگوزارەکە تەلەفۆنی بۆ فریاگوزاری کرد و خێرا گەیشتن بێ و هەناسەیان برد بۆ نەخۆشخانە. لەو لایەشدا دایک و باوکی هەناسە لێیان بوو بۆ دەمەقاڵی و دەیان گوت: باشە. باوکی هەناسە بە دایکی هەناسی گوت: باشە کە من لێرە نەبووم، دەبێت تۆ ئاگات لە کچەکەی من بێ، نەک دەبێت بیدە دەرەوە و بەبێ ئاگاداری. کوا کچەکەی جوانەکەی من ئێستاکانە لەکوێیە؟ بەڵام دایکی هەناسە گوتی: ئەو چووە بۆ ماڵ هاوڕێیەکەی و گوتی پێش خۆر ئاوابوون دێمەوە، بەڵام تا ئێستا نەگەڕاوەتەوە. بۆیە لەوێدا لەیان بوو بە دەمەقاڵی و چوون بۆ ماڵی دایکی هەنار. بە دایکی هەناریان گوت: ئایا هەناسەی کچمان لای ئێوەیە؟ بەڵام دایکی هەنار گوتی: نەخێر، بەداخەوە کچەکەی من بە منی گوت کە دێم بۆ لای ئێوە، ئایا لای ئێوە نین؟ بەڵام دایکی گوتی: نەخێر، ئەو کچەکەی منیش بە منی گوت کە دێن بۆ لای ئێوە. لەوێنی ناو ئێستاکانە تەلەفۆنی فریاگوزاری بۆ دایک و باوکی هەناسەیان کرد و گوتیان هەناسە لە نەخۆشخانەیە و ئازار بەدەستی گەیشتووە. دایک و باوکی هەناسە بە پەلا چوون بۆ نەخۆشخانە. لە نەخۆشخانە بینیان هەناسە لای دکتۆرە. دکتۆر هاتە دەرەوە و بە خەمباری بە دایک و باوکی هەناسەی گوت: بەداخەوە کە دەستی هەناسە شکاوە. جا لەو لایە دایک و باوکی هەناسە لەیان بوو بە دەمەقاڵی و هەناسەش ئازاری پێگەیشت. بۆیە مناڵە خۆشەویستەکان، نابێت درۆ بکەن. درۆکردن دوژمنی خوایە و هۆی ناخۆشی و بەڵایە. Honesty
Sania, and today on the program I'm the speaker. So our topic is how to stay healthy. Our guest's name is Hudam. So there are some questions. Welcome, Hudam. Thank you. So the first question is, what does it mean when we say how to stay healthy? It's mean that to pay attention to your health. Great. So why do you think health is important? Of course it's important. If we don't eat healthy food, if we don't follow what doctors say to us, I'm quite sure you will be in bad health. Can you tell us some ways to be healthy? Get enough sleep and watch less TV, eat less sugar, have less stress, and cut coffee in your diet and spend less money. Great. Do we have more activities to be healthy and stay fit? Yes, we have more activity to do it. Where are they? Climb stairs, ride a bike, do course, jump up and down, and rearrange furniture. Thank you, dear. You give us many good tips to staying healthy. What do you need to say at the end? At the end, I want to say finally, we have to follow what doctors say to us. If we don't do it, we will be in bad health, and follow the instructions in order to stay healthy. Great. So guys, thank you for Huda, thank you for watching. So this is all we need to say. Please stay healthy, because staying healthy is depend on your future. Then bye. خانم عمانا